ئەو کاتتان باش قوتابیانی بەڕێز بابەتی ئەم جارەمان یەکێکە لە تەطبیقاتەکانی چاپتەری 4 کە باسی جەنەڕال مۆشنمان کرد. یەکێک لەو ئەپلیکیشنانەی جەنەڕال مۆشن پرۆجێکتایل مۆشنە. پرۆجێکتایل مۆشن هەر کاتێک باسی پرۆجێکتایل مۆشن بکەین لەگەڵ ئێڕەسیستانس ناوی دەبرێت، چونکە ئفێکتی بەرگری هەوا لەسەر پرۆجێکتایل مۆشن زار زۆرە، خاستن بەنسبەت بۆ نمونە ئەو یاریزانانەی کەوا یاری گۆلف دەکەن، یاری باسکتبۆڵ دەکەن، یاری تەنیس دەکەن، ئەوە یاریزانەکە دەبێت حسابی پرۆجێکتایل لەگەڵ ئێڕەسیستانس بکات، ئفێکتی دەبێت. وەکو لێرە نووسرایە دەڵێ while the effect of air resistance may be very small in some cases، هەرچەندە ئفێکتی air resistance لە هەندێک حالە زۆر کەمە، it can be rather important and complicated، بەڵام هەندێک معقدە و گرنگیشە، و بۆ نمونە motion of a golf ball لە یاری گۆلف ئفێکتی air resistance لەسەر ئەو یاریە هەیە، لەسەر یاری تریش وەکو باسمان کرد هەیە. هەندێک خاصێتی ئێڕەسیستانس باز دەکەین لێرە، سیفەتەکانی ئێڕەسیستانس. یەک لە خاصێتەکانی دەڵێت not a fundamental force، یعنی فۆرسێکی سەرەکی نییە لە ئێکزامپڵ، لەبەر ئەوە زۆر جار دەڵێن دەتوانین بەرگری هەوا ئێمال بکەین لە پرسیار، وەکو بۆ نمونە لە تەجروبەی بەندۆڵی سادە کە تەجروبەکە دەکەین ئفێکتی ئێڕەسیستانس وەرناگرینە لە هارمۆنیک ئۆسیلێتەر، چونکە ئێمە فۆرسێکی ترمان هەیە کە فۆرسێکی سەرەکیە لە هەردووچیانە، یەکیان هێزی کێشی بەندۆڵەکەیە کە دەبێتە فاندامنتال فۆرس، بەس لەوێ بەرگری هەوا دەبێتە نۆت فاندامنتال فۆرس. تەمان بەرگری لە چ دروست دەبێت؟ لە دوو ئەتۆمی جیاواز دروست دەبێت، وەکو لە خاڵی دووەم نووسراوە. لە خاڵی سێم دەڵێ پەیوەستە بە ڤیلۆسیتی، یعنی چەند خێرایی زۆر بێ بەرگری هەوا زۆر دەبێت، دایرەکشنەکەشی دائیمەن پێچەوانەی جوولەی پارتیکلەکە دەبێت، و زۆر ناویشی هەیە لەوانە ئێر ڕێزیستانس و دراگ retardation force and resistive force، ئەمانە هەموو ناون لە بۆ ئێر ڕێزیستانس. بۆ نمونە ئێستامە ئەگەر پارتیکلێکمان هەبێ بە ئاراستەی V بجوولێتەوە، ئەو کاتە ئێر ڕێزیستانس وەکو بە F small ناوی دێنین، پێچەوانەی جوولەی پارتیکلەکە دەبێت، یعنی ئاراستەکەی بە ماینەس خێرایی دەبێت. ئەمە یونیت ڤێکتەرێکە بە ئاراستەی خێرایی V، ئەگەر ڕقم هەشتێکی لەسەر بێمانای وایە ئاراستەی خێرایی بە سالب ماینەس V. ئەمەش هێزێکی ترەکە پێ دەڵێن هێزی کێشی پارتیکلەکە، کەواتە کاتێک کە پارتیکلێک دەجوولێتەوە ئەوە دوو هێزکاری لەسەرە. لێرە بۆ نمونە ئەگەر ئێر ڕێزیستانسمان هەبێ یەک لەوانە، ئەوە ئێر ڕێزیستانس دوو، ئەمە کێشی پارتیکلەکەیە. جا لێرە ئەگە دراگ بێت، ئەگە دراگ فۆرس بێت، ئەو کاتەوانە لینێر بێت، ئەوە ئەگەر لینێر فۆرسمان هەبێت ئەوە خێراییەکە توان یەک دەبێت، بەڵام ئەگەر کوادرێتیک بێت ئەوە دەبێتە توان دوو. ئەمە خێرایی بە ئاراستەی V ئێمە ناومان لێنایە تاو، هەر کاتێک بمانەوە ئاراستەی خێرایی بدۆزینەوە دەکاتە خێرایی لەسەر قیمەتەکەی، و F of V قیمەتی فۆرسەکەیە. جا دوو جۆرمان هەیە لە بۆ نمونە ئەگەر بین باسی قیمەتی فۆرسەکە بکەین، یا ئەوە لەگەڵ خێرایی توان یەک دەگۆڕێت یا لەگەڵ خێرایی توان دوو. ئەو کاتێک کە خێراییەکە توان یەک بێت ئەمە پێ دەڵێن F لینێر، ئەگەر خێراییەکە توان دوو بێت ئەو کاتە پێ دەڵێن F کوادرێتیک. کاتە دوو جۆر دراگمان هەیە، لینێر دراگ قسانە بە BV، ئەو لینێر دراگ، و کوادرێتیک دراگمان هەیە کە دەکاتە CV توان دوو. لێرە B و C هەردووچیان کۆنستانت، کاتە V توان یەک دەبێتە لینێر، V توان دوو دەبێتە کوادرێتیک. وەگەر ڕێژەی نێوانیشیان وەرگرین F کوادرێتیک لەسەر F لینێر، ئەو کاتە ئەو پێ دەڵێن ڕینۆڵس نەمبەر، ژمارەیەکە فەقەت ئەو ژمارەیە ڕێژەی نێوان F کوادرێتیک لەسەر F لینێر پیشان دەدات، و ئەو ڕێژەیەش وەکو یاسا دەتوانن بڵێن دەکاتە dV ڕۆ لەسەر ڤیسکۆسیتی. قیمەتی لینێر BV لێرە قیمەتی B و C کە کۆنستانتەکان دەردێنین بە تەواستەی چەند کۆنستانتێک،
و ئەو قونسانتانە ئەگەر بێت و بێتەوە گامەوە ئەو ژمارانێکەوە هەیە لە هاوچوشەکە تاویست بێنەوە ئەو کاتە سیغەیەکی نهاییکەوە گرنگە ئێوە ئەوە بزانن کە ڕینۆڵس نمبەر دەکاتە 1.6 جاران دەتوان سێ DV D دایمتری پارتیکلەکەیە V خێرایی پارتیکلەکەیە جا لەبەرەوە سیغەی نهایی ڕینۆڵس نمبەر وەکو یاسا دوای ئەوە ئیشتقاقمان کرد ئەوە گرنگە ئەوە بزانن کە F کوادرێتیک لەسەر F لینیەر کە دەکاتە ڕینۆڵس نمبەر وتمان یەکسانە بە 1.6 فی جارانی دەتوان سێ DV دایمتری پارتیکلەکەیە و V خێرایی پارتیکلەکەیە جا ئێمە دەتوانین ئێستا چەند ئێگزامپڵێک لەسەر ئەم حاڵەتە لەسەر ئەم هاوچێشەیە وەرگرین بۆ نمونە بەیسبۆڵ یاریەکە کەوا تۆپەکەی دایمترەکەی 7 سانتیمەترەکە بیکەینە مەتر دابش سەتی دەکەین و خێراییەکەشی 5 مەتر لە سێکندا ئەگەر بین لە جیاتی دی 7 سانتیمەتر کە بیکەینە مەتر 7 جاران دەتوان ناقص 2 مەتر تاویست بکەین و خێراییەکەش 5 مەتر لە سێکندێکدا بنین و جاران 1.6 فی دەوسێ بکەین ئەو کاتە F کوادرێتیک لەسەر F لینیەر بە نزیکراوەی نێزیک 600 دەردەچێت ئەم ڕێژەیە مانای چییە؟ مانای وایە لە یاری بەیسبۆڵ F کوادرێتیک 600 ئەوەندەی F لینیەرە کاتە ئێمە بەپی ئەم ڕێژەیە دەتوانین بڵێن لە بەیسبۆڵ F کوادرێتیک گرنگە بەڵام F لینیەر دەتوانین ئێمال بکەین کەواتە لێرە ئێر سیستان دەتوانین تەنها کوادرێتیک تێرم وەربگرین لینیەر تێرم ئێمال بکەین لە نمونەیەکی تر مەسەلەن بۆ نمونە drop of rain لە drop of rain دایمترەکەی 1 میلیمەترە کە بکەینە مەتر فی دەوز ناقص 3 بکەین و خێراییەکەشی 0.6 مەتر لە سێکند ئەگەر ئەو نسبەیە ئەو ژمارانە لە هاوچێشەی سەرەوە دابنین ئەو کاتە بۆمان دەردەکەوێت کە F کوادرێتیک بە نزیکراوەی یەکسانە بە F لینیەر مادەم یەکسانن کەواتە هەردوو تێرمەکە گرنگە و هیچ تێرمێک لەو دوو تێرمە ناتوانین ئێمال بکەین وەکو لێرە نووسران نایدە تێرم کاندید هیچ کام لەم تێرمانە ناتوانین ئێمال بکەین تەجروبەیەکتان هەیە لە ئەتۆمیک فیزیک بە ناوی میلیکان ئۆیل دروپ ئەکسپریمنتس کە دایمترەکەی 1.5 میلیمەتر و خێراییەکەشی 5 جاران دەتوان ناقص 5 مەتر لە سێکندێکە لێرەشەوە دەتوانین ڕێژەی کوادرێتیک لە بۆ لینیەر بدۆزینەوە کە بە وازحی دیارەکەوە کوادرێتیک زۆر کەمترە لە لینیەر کەواتە لێرە دەتوانین برین ئیفێکتی لینیەر تێرم لە ڕسستان داوە تەجروبەی میلیکان ئۆیل دروپ ئەکسپریمنت گرنگترە لە کوادرێتیک تێرم واتە دەتوانین بە ئاسانی بڵێن کەوا لێرە دەتوانین کوادرێتیک تێرم ئێمال بکەین بۆ هەر تۆپێکی تر و هەر ئێگزامپڵێکی تر ئەگەر ئێمە دایمتر و خێراییەکەی بزانین دەتوانین بە ئاسانی ڕینۆڵس نمبەر بدۆزینەوە ئێستا دێنەوە سەر بابەتی خۆمان کە پرۆجێکتایل مۆشنە دوای ئەوەیەکەوە پێناسەیەکی دروست و جوانمان لە بۆ لینیەر و کوادرێتیک تێرمی ڕسستانس کرد سێ حالەت وەردەگرین لە پرۆجێکتایل مۆشن وتمان بۆ بەس لە جەنەڕال مۆشن ئەوەیە ئێگزامپڵێکمان هەیە یاسای نیوتنمان هەیە F دەکاتە MA لە هەموو لەم ئێگزامپڵانە ئێفەکە دەگۆڕێت بە فێکتەر دەنووسین ئەو ئێفە دەکەینە سێ بەش لە هەر بەشێک لە بەشەکان لە بەشێک لەسەر X بەشێک لەسەر Y بەشێک لەسەر Z بۆ نمونە ئەگە پرۆجێکتایل مۆشن وەرگرین پرۆجێکتایل مۆشن without a resistance ئەو کاتە یەک لە هێزەکان وەردەگرین ئەوش تەنها کێشی زەویە ئەمە کێشی پارتیکلەکەیە ئەمە هێزی کێشکردنی زەوی بۆ پارتیکلەکە دەکاتە mg کەواتە لێرە ئێ ڕسستان زۆر ناگرین دەیکەینە سفر و بەپێی ئەم یاسایە کە گوتمان ڤێکتەر دەبێتە سێ بەش بەشێک لەسەر X ئەکسیلەرێشن دەکەینە سێ بەش X و Y و Z بزانە بەشی X لە ئەکسیلەرێشن دەبێت I یونیت ڤێکتەر دووجار داتاشراوی X بە نسبەت کات ئەمەیان J یونیت ڤێکتەر دووجار داتاشراوەی Y بە نسبەت کات و دووجار داتاشراوەی Z بە نسبەت کات Z دوو نقطە ئەمە پێ دەڵێن AZ کاتە ئەکسیلەرێشنەکە دەکەینە سێ بەش تاودان ئاراستەکەی لۆ خوارەیە بۆ نمونە بە ئاراستەی زێتە موجەبیشەوە خۆ لەو ڕسمەوە دادەنێت کە زێت لە بۆ خوارێ موجەبە کەواتە دەبێتە کەیجی کەواتە تاودانی زەوی بە یەک ئاراستەیە ئەوش بۆ خوارەوەی بە ئاراستەی زێتیشە لەبەر ئەوە کەی یونیت ڤێکتەر دادن
کاتە ئێستا سێ هاوکێشەمان دەبێت هاوکێشەیەک لەسەر x هاوکێشەیەک لەسەر y هاوکێشەیەک لەسەر z بە بەراوردکردنی ڕاست و چەپی ئەم هاوکێشەیە بۆمان دەردەکەوێتەوە m 2000 داتاشراوەی x دەکاتە سفر m 2000 داتاشراوەی y ئەویش دەکاتە سفر بەڵام m 2000 داتاشراوەی z دەکاتە mg m 2000 داتاشراوەی z دەکاتە mg وەکاتە دێن ئێمە لێرە تاودانمان هەیە لەسەر x دەکاتە سفر تاودان لەسەر y دەکاتە سفر تاودان لەسەر z دەکاتە g و لە تاودانەکان ئەگە تاواکاری وەرگین دەبێتە خێرایی لەسەر x خێرایی لەسەر y و خێرایی لەسەر z دەدۆزینەوە دواتریش vz دەدۆزینەوە لە هاوکێشەی سێم جارشتر تاواکاری وەردەگرین کە x و y و z دەدۆزینەوە ئەگەر x و y و z دۆزینەوە دەتوانین r بدۆزینەوە چکە پۆزیشن ڤێکتەر دەکاتە ix زائد jy زائد kz حالەتی دووەم دێن باسی projectile motion دەکەین with air resistance بەڵام ئەو جارە لینێر وەردەگرین جارێکیان جارێکیش لە حالەتی سێم دێن quadratic term وەردەگرین با بێنە سەر حالەتی دووەم ڕەمزان projectile motion with linear air resistance کەواتە لێرە ئەگە سیر بکەین فۆرسەکەمان دەبێتە دوو بەش ئەمە mg وەک خۆی مایتەوە ئەوە mg بەڵام لێرە فۆرسێش تریشدا دەکەین لەبەر ئەوەی لینێرە b v توانیەکە و پێچوانەی جوولەی پارچکلەکەش دەبێت بزان ناقسەن b v کەواتە لەگەڵ وتمان خێرایی دەگۆڕێت کەواتە لێرە ئەگە سیر بکەین m ئەی وەک خۆی دەمێنێتەوە لێرە هێزێکی تر زیاد دەکەین تەنها ناقسەن b v کەوا هێزی ڕسیستانسە بە ئاراستەی پێچوانەی جوولەی پارچکلەکە کەواتە وەکو پێشتر ئەکسیلەرێشن دەکەینە سێ بەش ئەوە سێ بەش g دەبێتە یەک بەش ئەگەر x و y وەرگرین بۆ لێرە ئەگەر لێرە y لە خوارە بێ کەواتە تاودان دەبێتە موجب لە بۆ ئاراستەی y لێرە x y مان بۆ شێوەرگتووە و v خێراییش ئەوش دەبێتە سێ بەش بزانە vx vy vz جارشتر ئەگەر تو دایمێنشن وەرگرین چکە دائیمەن لەو ئێگزامپڵانە دوو لە دایمێنشنەکان وەکو یەک دەردەچێت دایمێنشنی سێم جیا دەبێت لەگەڵ دایمێنشنی یەکەم و دووەم ئەگەر با بۆ نمونە ئەگەر دوو دایمێنشن وەرگرین تەنها x y ئەو کاتە x لەگەڵ z وەکو یەک دەبێت یان x y وەکو یەک دەبێت z جیاواز دەبێت یعنی دوو هاوکێشەیان وەکو ئەم هاوکێشەیە دەبێت m v x مشتقة ناقصا ب vx وأمش أراستي ym vy يكسانا ب mg ناقصا ب vy أجا سيدي هاوكێشەی دووەم كاين لێرە ملاحظە بکەین ئەو هاوکێشەیە ڕێک وەکو هاوکێشەی کاتێککە پارتیکلێک لە بەرزاییەک دێتە خوارێ ئەگەر لینێر دراگمان هەبێ ئەوەی کە لە نهاتی چاپتەری سێ باسمان کرد وتمان هەر پارتیکلێکە لە بەرزاییەکدا دەبەزێ ئەو کاتە دوای فترەیەک دوای کاتێکی دیاریکراوکەوە بە خێراییشی نەگۆڕ دێتە خوارێک کە پێی دەڵێن تێرمینال سپید جا ئەم هاوکێشەیە بە وردی لە چاپتەری سێ باسمان کرد ئەوە توانین لێرە وەکو نمونە بنێن سی چاپتەر 3 لە چاپتەر 3 باسی هاوکێشەیەکمان کرد کە گوتمان تێرمینال سپید چیە هەر کاتێک پارتیکلێک لە بەرزاییەک دێتە خوارێ دوای کاتێک کە ناومان لێنا لەوێندە 10 تاو پاش 10 تاو کە گوتمان خێراییەکەی دەبێتە خێرایی vێ تێرمینال و لەوێش دوو حالەتمان هەبوو لینێرمان هەبوو لەگەڵ کوادرێتیک لە لینێر گوتمان دوای 10 تاو خێراییەکەی بەنەگۆڕی دەمێنێتەوە دەبێتە vی تێرمینال وە لە کوادرێتیک دوای 5 تاو لەوێ لە چاپتەر 3 ئەمە مەباس کرد کاتە جارێکتر ئەم هاوکێشەیە سۆلوشنەکانی لە چاپتەر 3 وەردەگرین و دەمێنێتەوە هاوکێشەی یەکەم هاوکێشەی یەکەمیش ئەمە dvx زانە لە بینە سەر هاوکێشەی یەکەم dvx over dt ناقسەن b over mvx ئەگەر بەستی پەریشتنی بکەین ئەوە دەبێتە لین ئەمەش زان دەبێتە لین vx و لە بۆی لینەکە نەمێنێت دەبێت ئەکسپۆنێنشەڵی هەردوو لای وەرگرین کاتە بە ئاسانی توانیمان لێرە vx بدۆزینەوە کەواتە vx بزانین ئەوش دەکاتە dx over dt جارشتر تاواکاری وەردەگرین x دەردەچێت کەواتە لێرە جارشتر دەتوانین x بدۆزینەوە
في اكس بدۆزینەوە و لە هاوچێشەکەی تریش دەتوانین vy بدۆزینەوە لەگەڵ y چکە لێرە گوتمان هاوچێشەکەمان دەبێتە دوو بەشێکیان لەسەر x بەشێکیان لەسەر y ئەو بەشێکە لەسەر x ئەو وەکو ئەوەیە پارتیکلێ لەسەر تەورەی x بجوولێتەوە کەواتە ئەگەر بین باسی جوولەی پارتیکلەکە بکەین لە بۆ vx بزانە لێرە vx بەو شێوەیە دەگۆڕێت vx ئەمە vx لەگەڵ t زانە بە exponential ئەمە exponential vx لەگەڵ t بەم شێوەیە دەگۆڕێت و xیش لەگەڵ t بەم شێوەیە دەگۆڕێت تا قیمەتی خێراییەکە کەم دەبێتەوە تا دەبێتە سفر و xەکە زیاد دەبێت و تا دەبێت جا لێرە جارێشتر کە x و y و زێتمان هەبوو دەتوانین جارێشتر r بدۆزینەوە ئەگەر r لەم حالەتە بدۆزینەوە بەراوردی بکەین لەگەڵ ڕی پێشتر بۆ نمونە بۆمان دەردەکەوێت ئەگەر بەرگری هەوا نەبێت ئەو کاتە no air drag بزانە ئەمە دەبێتە پەرەبۆلە پاسەکەی دەبێتە پەرەبۆلە ئەو نقاتانە بەڵام ئفێکتی بەرگری هەوا لەسەر جوولەی پارتیکلەکە و لەسەر مەدایەکە ئەگەر تەماشا بکەین ئفێکتەکەی بۆ شێ دەبێت ئەگەر air dragمان هەبێت کەواتە لێرە لەو وێنەیە بۆمان دەردەکەوێت کە ئفێکتی بەرگری هەوا چەند کاریگەرە لەسەر پارتیکلێکەوە ئەگەر حسابی ڕستانس بکەین یان حسابی لە بۆ نەکەین حالەتی سێەم باسی projectile motion دەکەین with quadratic air resistance لە quadratic air resistance ئەو کاتە جارێشتر فقط لێرە زانە air resistance لەگەڵ v تواندوی دەگۆڕێت و بە ئاراستەکەشی پێچەوانەی ئاراستەی v دەبێت ناقسەن تاو وەرگری زانە ئەمە باسی جوولەی پارتیکلێک دەکات لەسەر projectile بەڵام ئەو کاتە air resistance-مان هەیە کەوا f quadratic-مان هەیە کە دەکاتە ناقسەن cv تواندوو کەواتە لێرە جارێشتر بەپێی یاسای نیوتن دوو هێز کار دەکاتە سەر پارتیکلەکە هێزێکیان کێشی پارتیکلەکەیە ئەوی تریشیان air resistance بەڵام quadratic تێرە وەردەگرێت جارێشتر دێن تاودان دەکەینە سێ بەش تاودان لەسەر x ax کەوا vx نقطەیە لێرە تاودان لەسەر y تاودان لەسەر z و تاودانی زەوی دەکەینە یەک بەش ئەمە بە ئاراستەی خوارێ بۆ نمونە ئەگە ئاراستەی z بێت ئەمە دەکەینە k g و تاودان لەسەر خێراییەکەش دەکەینە سێ بەش بزانە vx vy و vz ئەمە قیمەتی خێراییش دەکاتە vx تواندوو کۆ vy تواندوو کۆ vz تواندوو لەژێر ڕێک کەواتە سێ هاوچێشەمان دەبێت ئەگە سێریکەی هاوچێشەیەک لەسەر x هاوچێشەی دووەم لەسەر y کە وەکو xەکە وایە زانە m ay یەکسانە ناقسەن cv vy و هاوچێشەی سێمیش ئەویان m vz يعني az دەکاتە mg ناقسەن cvz ئەگە لێرە سێریکە دەڵێ notice that تێبینی ئەوە بکە the three equations are not of this separable type دەرێ هەر سێ هاوچێش لەم هاوچێشانەی سەرەوە یەک دوو سێ دەڵێ سێریکە ئەو هاوچێشانەی کە لێرە هەنا هەر سێکیان لەو شێوانەی ناتوانێت سیپەرەیبڵیان بۆ بکەین بۆچی ناتوانێت سیپەرەیبڵیان بکەین وەنون ئەگە سێری هاوچێشەی یەکەم بکەین vx مان هەیە لەگەڵ t dvx over dt لە لای چەپ کەواتە لێرە vx گۆڕاوە t گۆڕاوە و هەروها لە لای ڕاستیش vx مان هەیە vش مان هەیە ئەگەر سێری گوتمان v دەکا ڕەجی دووجای vx تواندوو vy تواندوو vz تواندوو یعنی لە ناو هاوچێشەیەک لەو هاوچێشانە چەند گۆڕاومان هەیە vx مان هەیە vy مان هەیە vz مان هەیە لەگەڵ vx و t لە لای چەپ کەواتە ناتوانێت سیپەرێشنی بکەین جا بۆ ئەوەی ئێستا گۆڕاوەکان کەم بکەینەوە بیکەینە دوو گۆڕاو دەتوانین لە هاوچێشەی یەکەم و دووەم ئەوە وەکو تێبینی دەمەوێت لای خۆتان بنووسن لە هاوچێشەی یەکەم و دووەم دەتوانن سوود لە یاسای distance along the curve وەرگرن
كوا خيراي v speed دكاتا قوراني ds over dt أنا dv over dt يا ds over dt دكاتا v speed سود لو ياسايا وربقرين speed v دكاتا ds over dt أو كاتا لها شيء كم ودوام دتوانين ژمارەی گۆڕاوەکان لە 3 گۆڕاو بکەینە 2 گۆڕاو جارێشتر ئەو تێبینە دەمەوێت لۆتان دووبارە بکەمەوە لە هاوکێشەی یەکەم و دووەم دەتوانین سوود لە سپید وەرگرین v کە دەکاتە ds over dt ئەگەر بنووسین ds over dt دەکاتە سپید ئەو کاتە ئێمە دەتوانین vdt بە ds دابنین ئەو کاتە دەتوانین سیپەرێشنی هاوکێشەکان بکەین یعنی لە ژمارەی گۆڕاوەکان بکەینە 2 گۆڕاو لە هاوکێشەی یەکەم و دووەم بەپێی ئەم تێبینیە دەتوانین بڵێن from the first two equations we obtain دەتوانین ئەگەر ئەم یاسایە بەکاربینین v دەکاتە ds over dt دەتوانین لێرە سیپەرێشنی هاوکێشەی یەکەم و دووەم بکەین vx لەلایەک بنووسین و dsیش لەلایەک دابنین ئەو کاتەی دەتوانین اشتقاقی ئەوە بکەین بڵێن vx دەکاتە vx نۆت exponentially ناقص گاما s و دەتوانین بڵێن vy دەکات vy نۆت exponentially ناقص گاما s ئەمە یەکێک لە پرۆبلمەکانی چاپتەری 4 پرۆبلمی 12ە بۆ ئەوەی شکاری یان اشتقاقی ئەوە بکەین لە هاوکێشەی یەکەم دەتوانین ئەوە بسەلمێنین vx یەکسانە vx نۆت exponential ناقص گاما s ئەویش گوتمان سوود لە وەردەگرین ئەویش فقط دەنووسین v دەکاتە ds over dt ئەگە بنووسین v دەکاتە ds over dt ئەو کاتە بە ئاسانی دەتوانین لێرە v دەتوانین بڵێن دەکاتە ds over dt چونکە ئەگەر بنووسین v ئەگەر بەس بنووسی v یەکسانە لێرە ds os over dt ئەو یاسایەمان هەیە ئەمە لە چاپتەرەکانی پێشتر باسمان کردیە ئەوە t کاتە s distance along the curve ئەمە ئەگە بێ v یەکسان کەی بە ds over dt ئەو کاتە لێرە ئەگە سیرکەین لە هاوکێشەی یەکەم بوونە لەگەڵ هاوکێشەی دووەم بۆنمونە لێرە لە لای چەپ دەکاتە dvx over dt لێرەش دەکاتە vx v لەگەڵ dt کە لێرە dt مان هەیە لێرەش v مان هەیە v لەگەڵ dt دەکەمە ds لەولایش vx مان هەیە یعنی لێرە دەبتە dvx over vx لەولایش دەبتە ناقسەن c ds ئەو کاتە دەتوانم تەکاملی هەردوو لا وەرگرم تەکاملی لای چەپ دەبێتە لن vx تەکاملی لای ڕاستیش دەکاتە تەکاملی dsیش دەکاتەوە s کەوەی لێرە ئەگەر بمەوێت لنەکە نەمین exponentially هەردوو لا وەردەگرم و اشتقاقی ئەو هاوکێشەی vx و vyەکە بکەم لە محاضەڕەی داهاتوو ئەکیت باسی ئەپلیکیشنەکانی تری چاپتەر 4 دەکەین جەنەرال موشن ئەپلیکیشنێش ترمان هەیە لەسەرەوەی کەوە motion of charged particle in electric field یان motion of charged particle in magnetic field یان motion of charged particle in electromagnetic field ئەو شتێکێکە لە ئەپلیکیشنەکانی جەنەرال موشن ئەوەشیان لە محاضەڕەی داهاتوو ئینشاءالله باسی لێوە دەکەین